کەمپێکی ڕاهێنانی پەرەپێدانی مرۆییە لە دەڤەری بارزان. ئامانزلەی بەرزکردنەوەی توانای مرۆیی و پێکەوە ژیانە. بەشداربووان لە هەموو پێکاتە و 7 ئاینی جیاوازی عێراق و باشووری کوردستانن. گەنج لێرە فێر دەبن چۆن بەیەکەوە بژین، چۆن جیاوازیەکان یەکتریان قبول بێت بەڵام بە یەکشەوە بە یەکسانی بژین، چۆن بیرۆڕات جیاوازەکان قبول بکەن، چۆن ئاین و نەتەوە جیاوازەکان قبول بکەن. پێکەوەژیان ناوی پرۆژەکەیە دەستگای خێرخوازی بارزانی بە هاوبەشی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و پەیمانگای فەڕەنسی پێی هەڵساون. فێرخوازان لە 14 پارێزگای عێراق و باشووری کوردستان تێیدا بەشدارن. ژمارەی بەشداربووان 60 کەسە لە 10 ڕێکخراوی کوردستانی و عێراقی. ئەوانە بۆ ماوەی 7 ڕۆژ لە نێو سروشت و لە ژێر خێوەتدا ڕاهێنانیان پێکرا بۆ ئەوەی لە مانگی 7دا بچن لە پاریسی پایتەختی فەڕەنسا نوێنەرایەتی پێکاتەکانی عێراق بکەن و زیاتر توانای مرۆیان بەرز بکرێتەوە. 20 کەس لەم بەشداربووانە ئەوانەی توانای باشیان لە ماوەی خێوەتگاکەدا نیشانداوە دەست نیشان دەکرێن و دەبردرێنە فەڕەنسا. لە فەڕەنسا بۆ ماوەی هەفتەیەک سیمیناریان پێ ئەڵێنەوە، سیمینار لەسەر مێژووی عێراق، کولتورەکانی عێراق، نەتەوەکانی عێراق، زمانەکانی عێراق، ئەوەی کە عێراق ئەوە نییە کە بەو شێوەی تێگەشتون لە گەڕەکەکەی خۆیان عێراق زۆر فراوانترە لەوە ئەوەیەک. دووهەم دوای ئەوە ئایان خەینە پەیوەندی لەگەڵ کۆمەلگای فەڕەنسیا، یانیشی بۆ نمونە سەردانی کۆشی ئەلیزەیەکەن، سەردانی وەزارەتی دەرەوەکەن، سەردانی لۆڤەرەکەن، سەردانی کۆشکەکانی لوسی چواردەمەکەن، لەگەڵ بزوتنەوەی فێمینیزمی فەڕەنسی کۆبنەوە، لەگەڵ بزوتنەوەی لاوان کۆبنەوە بۆ ئەوەی مۆدێلێکی تر لە پێکەوەژیان بینن. یەکەمین جارە تەواوی پێکاتەکانی عێراق و ئاینە جیاوازەکانی لە چالاکیێکی ئاوادا کۆ بکرێنەوە. پرسی پێکەوە ژیان، پرسی پەرەپێدانی تواناکانی گەنجان کە بابەتی زۆر گرنگن و ئەمڕۆ زۆر پێویستە ئێمە ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین، چکو ئەمانە داهاتووی ئەو وڵاتەنە، کار لەسەر ئەوە بکرێت ئەمانە لێکتری نێزیک ببن و ئاستی ڕۆشنبیریان زیاتر ببێت، ئاستی زانستیان زیاتر ببێت. بە پێچەوانەی ئەو گۆماوە خوێنەی لە دروستبوونی عێراقەوە تا ئێستا بەهۆی ناکۆچیەکانی سیاسی، نەتەوایەتی و ئاینیەکان بەرپا بووە. لێرە دیوێکی کەمتر بیندراوی عێراق نمایش کرا. پەیامی ئێرە ئەوە بوو دەکرێت دەست لە ناودەست عێراقێکی کەم کێشە و گرژی ئاوا ببێ. بەختیار قادر ڕوودا و دەڤەری بارزان.